دەرمان شەڕ و بێباکی بەرامبەر بە ژیانی مرۆڤەکان. قەیرانی دەرمان لە ئێران نیشانەیەکە لەو نەزمەی کە ژیان و تەندروستی مرۆڤەکانی بەبارمتە گرتووە لەژێر سێبەری شەڕێکدا کە داروپەردووەکەی بەسەر خەڵکی بێبەشی ئێراندا دەڕوخێت. بازاڕی دەرمان ڕوبەڕووی سێ قەیرانی هاوکات بووەتەوە: هەڵکشانی سەرسوڕهێنەری نرخەکان، کەمبوونی پێداویستیە سەرەکیەکان و بێتوانایی بیمەکان لە دابینکردنی تێچووی دەرمان. ئەم سێ قەیرانە بە هەر کامیان بە تەنیاش کارەساتبارن، بەڵام هاوکات لەگەڵ یەکتر وێنەی کۆمەڵگەیەک یان سیستەمێکی سیاسی پێکدەهێنن کە لە پێناومانەوەی خۆیدا ئامادەیە ژیانی دانیشتوانی وڵات بکاتە قوربانی. ئامارە فەرمیەکانی خۆی باشترین بەڵگەن بۆ ئەم دیایە. ڕێکخراوی دەرمان و خۆراک ڕایگەاندووە کە لە سەرەتای ساڵەوە نرخی زیاتر لە 1000 جۆر دەرمان گۆڕانکاری بەسەردا هاتووە و تێکڕای زیادبوونەکە نزیکەی 48% بووە. بەڵام ئاسی ڕاستەقینەی کارەسەتەکە لە دەرمانی نەخۆشە تایبەتەکاندا دەردەکەوێت، لەو شوێنەی کە هەندێک لە دەرمانە زۆر پێویست و سەرەکیەکان بۆ چاندنی گورچیلە، چاندنی مۆخیێسک یان چارەسەری شێرپەنجە لە نێوان 10 تاوەکو 20 بەرامبەر گرانتر بوون. ئەم زیادبوونە ئاکامی ڕاستەوخۆی گۆڕانی سیاسەتی دراوی دەوڵەتە بەبێ ئەوەی کەسێک بیر لە دەرەنجامەکانی لەسەر جەستەی ئازار چێشتوی نەخۆشەکان بکاتەوە. ئەم شەڕەی دوایی و لێکەوتەکانی ئەم قەیرانەی بە شێوازێکی مەترسیدار تونتر کردوێتەوە. دەیان کۆمپانیای دەرمانسازی و ئامێری پزیشکی و نزیکەی 50 دەرمانخانە لە خولی پێشووی شەڕدا زیانیان بەرکەوتووە. بربەستەکانی گواستنەوە، دژواری گواستنەوەی دراو و خۆبواردنی بانکەکان و کۆمپانیا بیانیەکان لە مامەڵەکردن لەگەڵ ئێران تەنانەت سەبارەت بەو کاڵایانەش کە بە فەرمی گەمارۆکان نایانگرێتەوە ڕێڕەوی دامینکردنی دەرمانی بەرتەسکتر کردوێتەوە. نمونەی تاڵی ئەم دۆخە دەکرێت لە چارەنووسی نەخۆشانی هیمۆفیلی خوزستاندا ببینرێت. نزیکەی 800 نەخۆشی توشبوو بە تێکچوونی مەینی خوێن. مەنگانە دەرمانی پێویستیان پێنەگەیشتووە بە جۆرێک کە بن کە تەندروستیەکان ناچار بن بگەڕێنەوە بۆ شێوازەکانی چارەسەری 4 دەیە پێشتر و تەنانەت یارمەتیەکی کە لەلایەن فیدراسیۆنی جیهانی هیمۆفیلیشەوە نێردرا بوو نەگەیشتوەتە دەستی نەخۆشەکان. لێرەدای تر قسە لە ئابووری و گەمارۆکان نییە، قسە لە ژیانی مرۆڤەکانە کە لە هاوکێشەی شەڕ و ئاشتی حکوومەتدا هیچ قورساییەکی نییە. خاڵی جێگەی سەرنج ڕەفتاری خودی ناوەند و دامەزراوە بەرپرسەکانە. لە کاتێکدا بنکەی کاروباری نەخۆشیە تایبەتەکان سەبارەت بە زیادبوونی 10 تا 20 بەرامبەری نرخی دەرمان یاخود دەرمانە سەرەکیەکان هۆشداری داوە. سەرۆکی ڕێکخراوی دەرمان و خۆراک هەوڵ دەدات بە چاوەشەکردنی پرسی کەمبوونی دەرمان قوڵایی کارەسەتەکە پشووک نیشان بدات. ئەم ڕێکخراوە دان بۆ ڕاستیەدا دەنێت کە ئەو نەخۆشانەی قەرزارن تەنانەت دەگەر دەرمانیش لە تۆڕی دابەشکردندا هەبێت توانای کڕینیان نییە. قەیرانی بیمە ئەڵقەیەکی دیکەیە لە هەمان زنجیرەی ستەم بە پێی خەمڵاندنی سەرۆکی کۆمیسیۆنی تەندروستی پەرلەمان پشکی پێدانی ڕاستەوخۆی خەڵک لە تێچووەکانی تەندروستی لە نێوان 55 تاوەکو 70%دایە. ژمارەیەکی کە بەڕوونی نیشانی دەدات بارگرانی سەرکی تێچووی چارەسەر لە سەرشانی چینی دەستەنگ و کرێکارانە، نەک لە سەرشانی دەوڵەتێکی کە سەرمایەکانی ئەم کۆمەڵگایە و بەرهەمی ڕەنج و چەوسانەوەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەتاڵان دەبات. نەخۆشە تایبەتەکان لە زۆربەی پارێزگاکان ناچارن تەواوی تێچووی دەرمان بە شێوەی نەخت بدەن و دواتر ماوەیەکی زۆر دەبێت چاوەڕوان بن تا پشکی بیمەکەیان بۆ دەگەڕێننەوە. پرۆسەیەکی کە بەکردەوە دەرمانی کردووە بە ئیمتیازێکی چینایەتی. هەرکەس پارەی هەیە چارەسەر دەبێت، هەرکەس نیەتی دەبێت ئازار بچێژێت یان بمرێت. وابەستەی ئەم قەیرانە بە سیاسەتە گشتیەکانی حکوومەتەوە بەڕێکەوت نییە. نزیکەی 70% نرخی تەواوبوونی دەرمان لە هەڵاوسانی گشتی و نرخی دراوی ئازادەوە کاریگەری وەردەگرێت. هەڵاوسانێکی کە خۆی بەرهەمی ڕاستەوخۆی سیاسەتە ئابوووریەکان، نیزامیگەری ناوچەیی و سووربوونی دەسەڵاتە لەسەر بەردەوامبوونی ڕوبەڕووبوونەوەیەکی کە تێچووەکەی چینی کرێکار و توێژە هەژارەکان دەیدن. شەڕ، گەمارە و خراپ بەڕێوەبردنی ئابووری ئامڕازێکن لە پێناومانەوەی دەسەڵاتی سیاسیدا. ئەوەی لە پشت ئەم ژمار و راپۆرتانەوە دەردەکەوێت شکڵگرتنی قەیرانێکە کە ڕاستەخۆ ژیان و تەندروستی خەڵکی ئەم کۆمەڵگایی کردووەتە ئامانج. نەخۆشێک کە دەرمانەکەی لە بەزاردا هەیە بەڵام توانای کڕینی نییە، بیمەیەکی کە تەنیا لەسەر کاغەز بوونی هەیە، نەخۆشخانەیەکی کە دەرمانی هەیە بەڵام بەهۆی قەرزەوە ناتوانێت بیخاتە بەردەست نەخۆشەکان، ڕەهندە جیاوازەکانی ئەم قەیرانە دەردەخن.
کارگەیشتوتە جێگایەک کە لە زۆر جار لە نەخۆشخانەکان هەندێک جۆری دەرمان بە ئارەزوی خۆیان لە ڕەچەتەی نەخۆش دەسڕنەوە یاخود دۆزەکەی کەم دەکەنەوە. لە کۆتاییدا ئەوەی کە قەیرانی دەرمان لە ئێران ئاشکرا دەکات ئەو لەویەتە ڕاستەقینەکانی سیستەمێکە کە لە پێناو پاراستنی دەسەڵاتی خۆیدا ئامادەی هەر تێکچوێک بخاتە سەر شانی کرێکاران. نەخۆشەکان و چین و توێژەکەم دەرامەتەکان سیستەمێکی کە تەنانەت دەرمانی سەرێکی منداڵێکی نەخۆش یان زەحمەت کێشێکی توشبوو بە شەکرەش دەکاتە قوربانی ئەولەویەتی کۆنەپەرستانی خۆی. تا ئەو کاتێ ئەو ئەولەوێتە گۆڕانکاری بەسەردانێت ڕێژەی ئەو مەرگ و نەخۆشیانەی کە دەکرێت پێشگیریان لێ بکرێت تا دێت زیاتر دەبێت.